سڵاوتان لەوێت بەیانیتان باش ڕۆژتان باش بەیانی 24ێکی دیکە لە شاشەی کوردستان 24ەوە بۆ ئێوە ئامادەیە کە بەیانێکی جوانتان پێ ببەخشێت جگەلەوە بەیانێک بێت کە سوود بە ئێوە بگەێنێت. خۆشحاڵم کە لە سەرەتای هەفتە توانیمەوە جارێکی دیکە لە پرۆگرامی بەیانی 24 لەگەڵتان بم. هیوادارم کە سەرەتایەکی هەفتەی پڕ لە وزە و گەیشتن بە ئامانجەکان و پڕ لە سەلامەتیتان هەبێت. لا پێکەوە دەست پێ بکەین بە پرۆگرامەکەمان و ئەمڕۆ باسیەوەتان بۆ بکەم کە ئەو شتانی کە لەناو پرۆگرامی ئێمەیە هەن و بابەتانە چی؟ بۆ نمونە ئەمڕۆ باسی زیادبوونی دیاردەی سوالکردن نەکەین و باسی ئەو منداڵانە ئەکەین کە دەستگیر دەکرێن لەناو ترافیکەکان دەستگێڕی دەکەن و دواتریش دەستگیر دەکرێن. ئەمانە بزانین لە ڕووی یاساییەکەی لە ڕووی دەرونیەکەی ئاماژکاریگەری کێبێ لەسەر منداڵەکان. جگە لەوانە چەند بابەتێکی تریشمانەوێت کە پێیوەستە بە کولتوری کوردەواریەوە بۆ نمونە بە جلوبەرگی کوردی پیاوان و هەروەها بە نمایشکردنی ئەسب و ماین کە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان نمایشی ئەسپی ڕەسەنی عەرەبی ئەکرێت و لەناو پرۆگرامە باستان بۆ ئەەکەم کە ئەسپەکان چەند ئەسپن و کێبوونە کە بەشداریان کردووە لە پاڵەوانێتێکە و بەگشتی باسییان بابەتانە ئەکرێت. با لە جلی کوردیەوە دەست پێ بکەم. وەستایەک لە سلێمانی زیاتر لە 46 ساڵە پیشەی دوورینی شاڵە جلی کوردی شاڵە دوورێت. زۆرینەی و قاتە شاڵانی کە ئەیدورێت باشەکەی لە زاخۆ ئەچنرێت چەند گۆڕانکاریەکی ئەو بە پێی سەلیقەی خۆی کردوێتی لە بڕین و هەروەها دوورینیشی بە شێوەی ڕانکەوتۆغا. جاقاتی شاڵ بە شێوەی مراتخانی لە لای ئەو دەست ئەکەوێت. هەروەها ڕەنگی تازەی قاتە شاڵەکانی خسۆتە بازاڕەوە ئەویش لە ڕێگەی تێکڵاوکردنی ڕەنگی جیاجا وەکو شێوازی نوێی جلی کوردی ئەستا لە بەردەستی ئەو کەسانەیە کە ئارەزووی پۆشینی جلی کوردیەکەن بە بەردەوام و بە تایبەتی ئەو شتە مۆدێلە نوێ لە جلە کوردیەکان بەڵام ڕەسەنایەتی کوردی خۆی هەر پێوە بمێنێت جا پێکەوە بینەری هەبین. من ناوم ناسرە منشورم بە ناسری چۆخە عەلی لە 76ەوە من دەستم کردو بە ئیشی خەیاتی لە دواییە چەند ساڵێک شاگرد بووم دوایی دوکانی خۆم داناوە هەتا ئەم کاتە کە کاتە تەقریبان 48 ساڵ. طبعا هەموو کاتێ ئیش کە ئەکرێ قوماشە یان شاڵە تەتەوری پێدرێ. ئەم شاڵانش تەمان یەکەم جار کە دروست کراوە بەم شێوەیە نەبووە. ئێستا ئەزانن شێوەکان جوانە چەند ڕەنگێک تێکەڵەکەن لەبەرەوە شتەکە جوان بێ و زیاتر بە بڵێن برەوی ببێ. بەڵام تۆزێک کە خۆ دەچی ئەرکی گرانە دوورە لەو لای زاخۆشەوەیە. ئیتر ئەوان کە ئیهێنن بۆ ئێمە خاتریشمانەگرن و ئەوانیش باشتر لەوان ئەیکڕن بۆ نرخەکەی. خەڵق زۆر پەیوەندیکی زۆریان پێوە کردم ئەوانە چۆنن چۆن دروست کراون وتومە چەند ڕەنگێکە شاڵ دروستی ئەەکەن ئەوان خۆیان خەبیرن دەو شتەیە. من ئەتوانم بڵێم چەند ڕەنگێکم بۆ تێکەڵ بکەن ئاوا زۆر جوانترە بێت لەوەی کە شاڵ مەخسە یەک ڕەنگ بێ. ساڵانە جۆرەها فستیڤاڵ لە هەرێمی کوردستان ڕێک ئەخرێت و تیاندا هەندێک لە فستیڤاڵەکان فستیڤاڵی کولتوری ناخود نمایشکردنی پێشبڕکەیە کە یاخود هەر شتێکی لەو بابەتانە بەڵام ئەوەی کە ئێستا چەند ساڵە لە کوردستان ئەنجامەدرێت ئەویش ئەو جۆرە فستیڤاڵانەیە کە سەبارەت بە ئەسپن. جا بۆ یەکەم جار لەسەر ئاستی هەرێمی کوردستان نمایشی ئەسپی ڕەسەنی عەرەبی و ماین دەکرێت. لە نمایشەکە 30 ئەسپ هەڵبژێران وەکو تیمی هەرێمی کوردستان بۆ بەشداری لە پاڵەوانەتی ئەسپی ڕەسەن کە لە داهاتوو بەڕێوەچێت. ڕێکخراوی ئەسپی ڕەسەنی عەرەبی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ یەکەمین جارە نمایشی تایبەت بە جوانی و ڕەسەنایەتی ئەسپی عەرەبی ئەنجام بدات.
خاوەن ئەسپەکان دەڵێن پەروەردەکردنی ئەو جۆرە ئەسپانە ئاسان نییە و لە هەرێمی کوردستان خواستێکی زۆر لەسەر ئەو جۆرە ئەسپانە هەیە و گرنگی تایبەتی پێدەدرێت. ئەسپی زۆر بەقوت زۆر بەهێزمان هەیە چ لە ڕووی ڕەچەلەک چ لە ڕووی جوانی لە شاری هەولێر ئێستا وجودی هەیە. ئەتمان ڕایانانیشان پێ دەکرێت لۆ بتوڵەکان ئەگە بکرێتەوە بتوڵە ئیشاڵە لە کاتەچی نزیک دەکرێتەوە لە چەندمانج داهاتوو ئەسپی زۆر بەقوتمان هەیە لە هەولێرێ لۆی بتوانین بەرامبەر شارەکانی دی عێراق نمایش پێ. ڕێکخراوەکە ئامانجی کۆکردنەوەی هەموو جۆرەکانی ئەسپا لە شاری هەولێر و ڕۆژانە لە ڕێگەی ڕاهێنەری تایبەتەوە مەشق و ڕاهێنانیان پێ دەکەن بۆەوەی ئامادە بن بۆ پاڵەوانێتیەکانی نمایشی ئەسپ لە عێراق. لەم نمایشەدا خەڵکێکی زۆری خوازیارانی ئەسپ بەشدار بوون بۆ بینینی نمایشەکە. کۆمەڵێک لە خاوەن ئەسپی خەڵکی هەولێر و ئەسپەکانمان لە زۆری ئەسپی عەرەبی ڕەسەن و خاوەن پاسەپۆرتن و پاسەپۆرتەکانیان مسەجلن لە منەظەمە ئیکاهۆی عالەمی و بڕیارماندا کە ڕێکخراوەک منەظەمە چواردا بنێن هەموو ئەسپەکانی هەولێر و پابرێن هەرێمی کوردستان خڕ بکەنەوە لەژێر ئەو ڕێکخراوەی مەقسەد ئەگە بەیانی بتوڵەیەک هەبی لە با بڵێن لە بەغدا لەو جیانەکە لە داهاتوو احتیمال ڕوودا ئەمە بتوانین بە ناوی هەرێم بەشداری پێ بکەین. ئەم ئەسپانەی بەشداری نمایشەکەیان کردووە کە ژمارەیان 50 ئەسپی ڕەسەنە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەڵبژێردراون. خاوەنی پاسپۆرتی نێودەوڵەتین و سی ئەسپ هەڵدەبژێردرێن وەکو تیمی هەرێمی کوردستان بۆ جوانترین و نایابترین ئەسپی ڕەسەن کە بەشداری لە پاڵەوانێتی ئەسپی ڕەسەنی عەرەبی دەکەن. بڕیارە لە کۆتایی ئەمساڵدا لە شاری کەربەلا ئەنجام بدرێ. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. لە ئەنقەرەی پایتەخت پێشەنگایەکی نیگارکێشان لەلایەن هونەرمەندێکی ئێرانیەوە بە مەبەستی فرۆشتنی بەرهەمەکانی کراوەتەوە کە بە ستایلی سوریاڵی کار دەکات. هونەرمەندەکە بە مەبەستی وەرگرتنی مۆڵەتی نیشتەجێبوون ڕووی لە تورکیا کردووە بەڵام فێڵی لێ دەکرێت و پارەکی لێ وەردەگرن و هیچی بۆ ناکەن بۆیە لە ڕێگەی هونەرەکەیەوە دەبێت بەردەوام بێت لە ژیان. پێشانگای نیگارکێشان بە ناونیشانی ژیان لە ماڵەکاندا هەیە لەلایەن محەممەد ڕەزا لاهیجانی هونەرمەندێکی ئێرانی لە ئەنقەرەی پایتەخت کرایەوە. ئەم هونەرمەندە ماوەی 5 مانگە ڕووی لە وڵاتی تورکیا کردووە و کەسێکی ئێرانی بە ناوی وەرگرتنی مۆڵەتی نیشتەجێبوون پارەیەکی زۆری لێ دەخواد و هەڵدێت. دەستکورتی و نەداری وای لێ کردووە لەسەر کاغەز جارێکی تر دەست بە نیگارکێشان بکاتەوە بە مەبەستی فرۆشتنی و بەردەوام بوون لە ژیان. نقطه ئیمانی شخصە بزندگی یەکەم تشتێک و هێزە چارەسەرکردنا کێشەیان دەدە مرۆڤ باوەریە بە ژیانێ و ئەو ئارمانجێن و مرۆڤ لە دوور دچە فەرق ناکە ئەو ئارمانج هەر چ بە من هەردەم باوەری بە وێ حکمی هەبوو من ئەو دەرد هەبوو لێ ئەس پێ تێک نەچووم بەرەواژی بەهێزتر بووم من هەولدا پلانەخوا جێبجێ بکەم و هەر کار بکەم دە هەموو ژیانەخوادە من هەولە هەبوون و ماینێدا هیچ فەرق ناکە تولوەلاتێ خوابی یان نا کێشە لە هەردەران دروست بن یا گرنگ ئەوە کات و چاوە پێشوازی لوان کێشەیان دەکی. 32 ساڵ ئەزمموی هونەری نیگارکێشانی هەیە کە بە ستایلی سوریالیزم کار دەکات. قوتابخانەیەکە بە دوای دۆزینەوەی ئەقلی نائاگای مرۆڤدا دەگەڕێت وەک ڕێگەیەک بۆ دروستکردنی بەرهەمێکی هونەری ئەو لە ڕێگەی تابلۆکانیەوە گزارش لە حاڵی ئێستای مرۆڤ دەکات. خاتوونێکی ئێرانی باس لە ئەو کێشانە دەکات کە ڕوبەڕووی ئەم هونەرمەندە بووەتەوە. اومدن اینجا اقامت بگیرن اعتماد کردن و قبلش بهشون گفتن که جبوکو دستورا رونشتنه ورگرن هاتن ور جوان کسان باور کرن و پره جوان ستاندن جوان را گوتن که هونی دستورا خبات بستینن و جوان را خانی بکرن دما هاتن انقره نه دستورا کار و نه جی خانی خپاندن و پره وان برن تشتک جوان نما میرکی ترک آلیکاریا وان کر و او در داوان که برهمن خوا نشان بدن و بفروشن جبر که به ترکی نزانه از آلیکاریا ویدکم که به مرو را قالا برهمن خوا بکه دا که بفروشه براستی جی هنرمندکی خودی ازمونه. بە درێژایی ساڵان هونەری سوریالیزم کۆمەڵەیەکی سەرسوڕهێنەری لە لێکدانەوە نهێنیەکان لە ئاژەڵەوە تا مرۆڤ یان ئەفسانەی سیر و سەمەرە پێکهێناوە. بەشی سەرەکی سوریالیزم گرنگیەکی توندی لەسەر وێناکردنی بیرکردنەوە قوڵەکانی مرۆڤ هەیە کە لە مێشکدا سەر هەڵدەدەن. ئەم پرۆسەیەی کە لە بیرکردنەوەدا دەردەکەوێت پێی دەوترێت جوڵەی نائیرادی کە لە تابلۆکانی ئەم هونەرمەندەدا ڕەنگی داوەتەوە.
ئەفسانە شام محەممەدی، کوردستان 24 ئانکارا. باسی ئامارێکی گەشتیاریتان بووەکەم ئێستا ئەویش لە دوای هەڵگرتنی ڕێکارەکانی کۆرۆنا و ئاسایی بوونەوەی هاتوچۆ لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان 50% گەشتیارانی هەرێمی کوردستان ڕوو لە ئەستەمبول دەکەن. بە گوێرەی ئامارە فەرمیەکانی ڕۆژانە 2500 گەشتیار لە هەرێمی کوردستانەوە سەردانی تورکیا دەکەن. جبر کۆرۆنایە ئەف 2 ساڵن سەفەرێن گەشتی هاتبوونە بەتاڵکردن لێ پشتی قەدەخەی هاتوچوونێرا بوو دە ساڵە 2022 ڕێژەیە گەشتیارێن ji هەرێما کوردستانê ku serdana Tirkiye dikin ji sedî pêncî zêde bû. Geştyarên Kurd ku serdana bajarê Stenbol û bajarên din dikin dibêjin ew wek salên borî tev nagerin vê carê bi plan tên Tirkiye. Pêşî deverên ku dê biçinê destnîşan dikin û wisa ji Kurdistanê dikevin rê û tên Tirkiye. هەفتەیەکی ئەم هاتینە بچەند هەواڵە کارام هاتینە گەشتی ئەستەمبۆلێ تایبەتی خەلکی کوردستانی زۆر خەستا ئەستەمبۆلێ دکەتن بۆ گەشتێ هەتا بێگەوە شستانگ بۆمە چێ نەبوونە چ مشکلە بمە چێ نەبوونە شکر بۆ خودی ئەو جێسی خۆشانێک کە سیاعینە سەردانیەکەم بەڕاستی درم خۆشەبی فارسی لیا هیندی لیا کوردی لیا تورکا بە تایبەتی کوردەکان زۆر ڕێزمان لێگرن. Li gorî amarên nefermî ku kompaniyên geştê diyar dikin, rojane 2500 geştyar ji Herêma Kurdistanê serdana Tirkiye dikin. Biriya Balafirxaneya Hewlêr, Silêmanî û Deriyê İbrahîm Xalîl. Ev sala ve bû bê çi şert û çi ewîdî neman. Mewzuî korona elhamdülillah em lê xilas bûyn. Ber wê ev sala gelek zêde bû. Yani seta pêncî zêtir ev sala geştyar zêtir lê hat bû Tirkiye. Rojane 2500 nefer geştyar بريكا مطار يا هافلير سليماني وبريكا إبراهيم خليل تيمو تركيا طبعا أمارت نا فرمينا Geştyarên ku ji Herêma Kurdistanê tên û serdana Tirkiye dikin, Piranî li Stenbol, Trabzon, Herêma Ege û Behra Spî li deverên dîrokî geştên xwe pêk dînin. Geştyarên Kurd di nava hefteyekê de li van deveran ji bilî otelê $500, tevlî otelê jî nêzik $1500 perexerj dikin. Di geşta xwe ya Tirkiye'de. وەک ji hemû welatên cihanê geştyarên ku serdana Tirkiye dikin û tên bajarê Stenbolê ji Herêma Kurdistanê jî gelek ciwan gelek xor tên û serdana bajarê Stenbolê dikin û cûr bi cûr deverên dîrokî yên Stenbolê digerin lê vê carê taybetmendiyek heye ew genc û xor tên ku ji Kurdistanê tên bi pîlan tên nebe pîlan tên beriya ku warin Stenbolê cihên ku dê biçin serdana wê bikin destnîşan dikin û wisa tên Plana xoya geşteya İstanbulê dibin serî. Azad Altun, Kurdistan 24, İstanbul. لە وەرزشیش و لە بابەتە وەرزشیەکانیش باسی هەولێرتان بۆکەم کە بە بەشداری زیاتر لە 100 یاریزان پاڵەوانەتی لەش جوانی بۆ هۆڵەکانی هەولێر و دەوروبەری بەڕێوەچوو کە تایبەت بوو بە ئاستەکانی فیزیک کلاسیک کە هاتیایە پاڵەوانە لەوێ نمایشی لە شولاری خۆیان کرد. پاڵەوانەتی لەش جوانی هۆڵەکانی هەولێر و دەوروبەریەتی پاڵەوانەتێکە لە سەر 11 ئاستی جیاواز بەڕێوە دەچێت. زیاتر لە 100 یاریزان بەشداریان لە پاڵەوانەتێکە کردووە. فیدراسیۆنی لەش جوانی هەولێر پاڵەوانەتەکەی ڕێکخستووە. لە ئام هەموو ئاستەکان 125 یاریزان بەشدار بوو لە فیزیک 80 یاریزان بەشدار بوو ئاستەکانیان 11 ئاست بوو لە فیزیک لە کلاسیک 8 ئاستە ئەوجا لەگەڵ یەک مەسەن یاریەکە لە باڵا و لە کێش ئەین بۆ نمونەگە یەکە کێشی 68 کیلۆ بێت دەبێت باڵای 168 کیلۆ باڵای 168 باڵایکە بێت 68 کیلۆ بێت. جگا لە یاریزانەکانی هۆڵەکانی هەولێر و دەوروبەری لە پارێزگاکانی تریش چەند یاریزانێک بەشداریان لە پاڵەوانەتێکە کردووە. لە کێشە جیاوازەکان ڕکابەرێکی بەهێز لە نێوان یاریزانان بۆ بردنەوەی مەدالیای پلەی یەکەم دەبینرا. تقریبا 3 مانگەم لە مێژە خەریکی یاریەکەیمە بەس ئەو 3 مانگە خەریکی کە بێمە ناو لیڤڵێکی قڕس و تند
كەس ئەو کێشەیە ئەو توندیەی نازانین ناوەریەتە نێ ناو مۆزوعی الحەمد لله شکر توانیم لە هەردوو فئەکان کە پلەی یەکەم بەدەست بینم لە درێژی 173 کێشی 76 کیلۆ بە هیوای پاڵەوانی زیاتر بکرێتەوە گرنگی زیاتر بە یاریزانی بدرێ یاریزانی ئەو بەشەی بەتەواتی پێشگوێکراون هەیە و نییە بە تایبەتی من لە قەڵاتزەوە هاتووم کاملی بودجەی ئەو وەرزشەی کە تەرخان کراوە هەر هەمووی لە تۆپیە و لەوەدا سەرف دەکرێت هیچ گرنگیەکە بە هیچ نەوعێک بە هیچ فئێ و بەشێکی دیکەی ئەو وەرزشانێکە نادرێت بەڕاستی پێشگوێکراوە بەش پاڵوانەتی لە جوانی تایبەت بە فیزیک و کلاسیکی کراوە دەبێتە دومین پاڵوانەتی لە جوانی کام ساڵ ئەنجام درابێت. دەرباز ئەحمەد کوردستان 24 هەولێر. بەڵێ دێنە سەر بابەتێک کە تیمی کوردستان 24 بەدواچوونی بۆ کردووە. جا لە بەدواچوونێکی تیمی کوردستان 24 دەرکەوتووە کە زۆرینەی ئەوانەی لای ترافیکە لایتەکان ڕادەوەستن کلێنێک سەفرۆشن یاخود شتی ترەفرۆشن دەستگێڕیەکەن یاخود بنێشتە فرۆشن سوال ئەکەن ئەمانە هەرامویان دەبینی کە خەڵکێکیش هاوکاریان دەبن و بە شێوەیەکی عاتفی لەگەڵیان بیرەکەنەوە لە ڕووی سۆزداریەوە یارمەتیان ئەیەن و ئەوانیش خوانوکو کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەناسێنن لە ناو خەڵکە لە کاتێکە هیچ گرفتێکی تەندروستیشیان نییە ڕەنگە ئەمانە لە شێوەی باند بن کاریان پێ بکرێت و پۆلیسی سلێمانی داوا لە هاوڵتیان نەکات کە هاوکاریان نەکەن واتە هاوکاری ئەو جۆرە منداڵانە نەکەن یان بە شێوازێکی دیکە پۆلیسی سلێمانی بۆ بەرەنگاربوونەوەی ئەمە هەستاوە بۆی کە دەستگیریان دەکات و ڕوبەڕووی دادگایان دەکاتەوە دوای ئەوەی کە ئەم بابەتە دەبینین دوو میوانم ئەبێت سەبارەت بەم بابەتە گفتوگۆکەین. ترافیک لایتەکە بوو بە سەوز لەم دیمەنەیان قاچەکانی هیچ گرفتێکی نییە و بە خێرایی دەگەڕێتەوە شوێنی خۆی. هەرکە ترافیک لایتەکە بوو بە سوور و ئۆتۆمبیلەکان ڕاوەستان ئەم جاریان دەشەلێ و قاچەکانی گرفتیان هەیە. دیمەنەکان ڕۆژانە لە لای ترافیک لایتەکان چەند بارە دەبنەوە. زۆرینەی ئەوانەی کلێنکسیان بنێشت یان هەر شتێکی دیکە دەفرۆشن خۆیان بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە خەڵکی دەناسێنن تا هاوکاری بکرێن. گۆراڵێ پشتە چارەسەریەیە با بەڕۆڵا خۆمە من جارە سێوە توش بووم دوجارە توش چوومە لە پشتە بیارە بۆ لای دکتۆر ماکۆن چاک بەس ئەزانشی عملیات لە سەدایەک نجاحەتێن عملیات ناکەم بۆ هاوکاری نەماوە جاران نەماوە نەوەڵڵا خەڵک هاوکاریت ناکە نەوەکی نەماوە جاران هەبوو بەس ئەسە خۆتە زانێت خەڵک موچە وەرەگەر بەشی ناکە. لەم بەدواداچوونەدا یەکێک لەوانەی کە کار و کەسابەت دەکا و خەڵکی هاوکارەتی دەڵێت بەڵێ هەندێک کەس فێڵ لە خەڵکی دەکا بەڵام هەندێکیشی ڕاستیە و لە زگماکەوە وایە. ئێوە وەکو ئێوە کەشتە فرۆشن خاستان یان دەستان مشکلێ هەیە ئەشەلێ یاخود بۆ ئەنم هەنێکی خۆی وا لە خۆیەکە هەنێک قەشمار دەکەن سەر خەرکێ و شەلل دەکەن و هەنێک نا ئەوەی تۆ حەقیقیە لە زگماکەوە هذا كان نهار تختار وحسن اذا افترقوها بو بسيا اعدام ببسيطين. پۆلیسی سلێمانی ئاشکرای دەکات تەنها لە مانگی ڕابردوودا 90 کەسیان لەوانە دەستگیر کردووە کە لەسەر شەقامەکانن بە تایبەت نزیک ترافیک لایتەکان. ڕەنگە لە گەڕەکەکایە لەو شوێنی کاری لێکە خەڵک هەبێ شایستەوە بێ هاوکاری بکەی پارەکەم شێ بۆ ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاریە باشتر وەک لەوەی کە لەسەر شەقام بی بە کەسێک کە نازانی چی و خەڵکی کوێیە. ئیجراعاتی ئێمە تەنها دادگا هەیە ڕوبەڕووی دادگایان کەینەوە بەڵام ئەوەی کە جارێک گیرابێ ئێمە لای خۆمان داتایەکی بۆ بکەینەوە لەگەڵ گرتنی بۆ جاری دووەم ئەو داتایە خرێتە فایلەکەیەوە پێشینی داواکەین داوا لە دادوەرەکەین کە ئەمە دووهەم جارێتی یاسی هەم جارێتی. لە ئەنجامی گەڕان و بەدواداچوونەکاندا لە کۆی 5 ترافیک لایت 9 کەس وەکو کەسانی خاوەن پێداویستی تایبەت و نەخۆش کار دەکەن و خەڵکی هاوکاریان دەکەن. بە گوتەی هەرێکیان ڕۆژانە 20 تا 30 هزار دیناریان دەست دەکەوێت.
خەڵکیش تیاماوە نازانێ ئەمانە ڕاستە پێویستیان بە هاوکاریە یان بۆ بە پیشیان و دەست بەرداری نابن. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. لەسەر ئامارێک کە یونیسف دەری خستووە دەڵێت کە لەسەر ئاستی جیهان 7 میلیۆن منداڵ هەن کە بەم شێوەیە کار دەکەن. ئەمە جگە لە کەسانی گەورە بەڵام بەس تەنیا باسی منداڵان بکەین 7 میلیۆن منداڵ هەیە کە بەو شێوەیە کار دەکەن لەسەر شەقامەکان. بێگومانەمە لە ڕووی دەرونیەوە کاریگەری هەیە لەسەر منداڵەکان و بابزانین لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵە لەگەر ئەم حاڵەتە دەکرێت. ئایا تا چەندە ئەمە دەتوانێت سیمای شار ناشرین بکات و چۆن دەکرێت ڕێگری لەمە بکرێت. دەمانەوێت لە دوو ڕوەوە باسی لێ بکەین. ڕێبین کاکەمەم ماوەسای زانکۆ و بەڕێز هۆگر عزیز گوتەبێژی پۆلیسی هەولێر لەگەڵمان میوانە نەم بەیانە گفتوگۆ لەسەر بابەتێک. هەردووکتان بەخێراتن بەخێر بن. کاگەوگەر لە جەنابتەوە دەست پێ ئەەکەم. پاراستنی شار بە هەموو شێوازەکانێن لە هەر تۆندوتیژیە بێت ناشرینیەک بێت سیمای شار ناشرین بکرێت بتانێت بیپارێزن ئەمانە هەمووی ئەکەوێتە سەر ئەستۆی ئێوە. تا چەنە ئەم حاڵەتە لە هەولێر هەیە ئەتوانین بڵێن لە هەولێر کەمترە وەک لە شارەکانی دیکە ئەگەر کەمترە بۆچی لە هەولێر کەم بۆتەوە. بەڕێبەنای خۆی گەورە زۆر سوپاس بۆ بەڕێستان کە و دەرفەتان تانداین کە ئەو بابەتە هەستیارە کە زۆر یاردەیەکی ناشیا و ناشارستانیەوە بەڵام لە ئەگە بێ و سەیریکەین لە زۆربەی زۆری وڵاتانیش بەدی دەکرێتن بە دیار کەوتووە و زۆر بوون و تەشەبوونەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە قازانجێکی بێ سەرمایانی بێ ئەوەی کە تۆ زەرەر بکەی قازانجەکەی ئەوە وەک لە کارێک دەبێت بۆیە خەڵکانێکی زۆر بە تایبەتی چینە خەڵکانێکی دیاریکرا و هەڵدەستن بە ئەنجامدانی ئەو دیاردێ و ئەو کارە. ئێمە لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بۆ نێشتنی ئەو دیاریە ناشریاوە کەی سوالکردنە یانەوە تێبرین دەرۆزەکردن بە زمانی شاری هەولێرێ هەڵمەتی زۆرمان هەیە و دەستگایەکی تایبەتیشمان ڕاست پاردیا دەستنووری بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر ڕۆژانە لە کۆستەرەکمان هەیە پڕ دەبێتن لە دەستگێڕکەوە دەستگیریان دەکەین و هەروەها دەیاندەین بە دادگا. ڕۆژانە ئێمە دەڵێن 30 تا 35 تا 45 کەس دەستگیرێ. کەواتە توانین بڵێن دیاردەکە لە هەولێر زیادی کردو یا کەمی کردووە؟ پێشتر ینی بە بەردەوام ئێستاوکە کە لە دوای ئەوەی کە ئەو هەڵمەتەمان ئەنجامدا ئێستاوکە تا ڕادەیەک ئەگە بێ و سیر بکەین زۆر کەمترە لەوەک لە شارەکان دیکە لەبەرەوەی ئەوانە دەچن ئەو شوێنانە دەکەن یان لە ئەو شوێنانە دەگەڕێن کەوا بتوانن دەستگیر نەکرێن یانەوەتەیە ئیزراتەکان بەهێز نەبێتن دواتە دەستنە شوێن بە شوێن دەگەڕێت. ئێستاوکە لە هەولێر خۆشبەختانە تاسێکی زۆر باش بەرەو کەمی ڕۆژ چونکە سەرەتای ساڵی 2015 و 16 و 17 و ئەو ناوەندی ئەو ساڵانە تا ئێزگار دواتر دەینە سەر هۆکاری ئەوەی کە بۆچی و کاتە زیاد بوو ئێستاکەم بوو ڕەنگە بەوەی هاتنی ئاوارەکان و ئەوانە بەڵام هۆکاری دیکەش ڕەنگە هەر هەبێت. دواتر دێمەوە لای جەنابەت بووی کە بزانین لە دوای کە ئەیان کەنە ناو کۆستەرەکان دەیان بن دواتر چیان لێ دەکەن بۆچی دووبارە دێنەوە. کاک ڕێبین لە ڕووی دەرونی بۆ تاکە کەس تا چەنە ئەمە کاریگەری هەیە ڕەنگە ئەو منداڵە خۆی حەزی بەو کارە نەبێت بەڵام ناچار کرابێت کە ئەو کارە بکات. دواتر لە ڕووی دەرونی تاکە کەسی و چەنە کاریگەریە بێت لەسەری. بەڵێ بێ لە پێشساوی خۆت کاتێک تۆ ڕێ بە ترافیکدا مناڵەکە دەبینی تۆ ڕاستەخۆ لە ڕووی دەرونیە نامڕتاعی پێی ئەی دەبێت تاکە چۆن بخۆی و لە ناخیتانکە چۆن ناساکرا و چۆن هاندرا بووی کە پەنابەرێ بۆ کارکردن لەسەر شەقام و ڕەنگە ئەو خێزانەی کە ئەم هاندرات بێت لەسەر شەقام کار بکات بەخۆی خێزانێک لەکترازاوە بێت و تا خێزانەکە ژینگەی دەرونی گونجاو نەبێت ژینگەی کۆمەڵاتی گونجاو نەبێت و ڕەنگە خێزانەکە بە هەمان کاتدا باردۆخشی دارایی مامناوەندی ژیانیان زۆر خەڵک باشتر بێت بەڵام کاتێک ئەم کارە ئەنجام دەن لە پێناوی چاولێکردن یاخود لاساییکردنەوەیە لە بەرامبەر کەسانی تردا بۆ من ئەو تاکی کە لەوێ کار دەکات کاتێک کە دەبێت ئۆتۆمبیلێکی گرانبەها دێت دوو مناڵی جوانی کلیتیدایە لەنا ئۆتۆمبیلەکەدا هەواشی فێنکی تێدا هەیە تەبریک پێکراوە بەڵام ئەو لەسەر شەقام کەوتوتەوە لەبەر تۆز و خۆڵ لەبەر گەرمای هاوین یاخود پێچوانەکان لە زستاندا لە ژێر سەرما وەفر باراندا بێت ئادی بم تاکە لە ڕۆدۆنی هەز بەچی بکات
بێگومان هەز بە نائارامی دەکات دوو ئەم تاکە هەرچەندە لەسەر شەقام بێ هەرچەندەی کاری بازرگانی بکات پارەیەکی باشی دەستکەوێت لە ئەنجامدا کەسێکی گۆشەگیرە کەسێکی هەڵچوویە کەسێکی خەماویە کەسێکی نیگەراناویە کەسێکە بێ ئومێدە لە ژیان ئەتوای بڵێ سوودیشی نابێ بۆ کۆمەڵگە ئەبێ چه سوودێکی هەبێت پێچوانە زیانیشێ بۆ کۆمەلگا کام تاکە هەر لە هەر بازنەیەکی باوێت و شی بکەیتەوە بێگومان لە ڕوودنی ئەم تاکەتەی دەشکێت و دۆخێکی دەرینە گونجاوی ئەمە کاریگەریشی بۆ سەر پرۆسەی خوێندن ئەگەر قوتابی بێت وەگەر قوتابینی بێت کاریگەری بۆ سەر پەیوەندی کۆمەڵەکانی بۆ سەر کارلێکانی ئەمە هەموو ڕەنگدانی لەسەر ژیانی ئەم تاکە ڕۆژانە بە شێوەی دیارە دووبارە دەبێتەوە لەناو ئەندامانی خێزانەکەی لەناو جیرانەکانیدا لەناو ئەو گەڕەکە یاخۆ ئەو شوێنی کە تیانیشە جێ بە چاویش کەمی سێ دەکەنەوەە باشە دواتر دێنە سەر ئەو لێکەوتانەی کە لەناو کۆمەڵگە لێ ئەکەوێتەوە کاگۆگر ئەوەی کە زۆر گرنگە باسیەوەتان کرد کە پێشترم حاڵەتە لە 2015 زۆر زیاتر بوو ئێستا کەمتر بووە بۆی کە بە کۆستەرێک کۆیانەکەنەوە بۆ کوێیان دەبن ئەمە چ جۆرە ڕوبەڕووی چ جۆرە سزایەک دەبنەوە چۆن دواتر دێنەوە ئێمە سەرەتا ئەگە بێ سێرکەی 2015 و 16 و 17 ئەو حاڵەتانە لەبەر چەند هۆکارێک زیادی کرد ئەویش ناسەقامگیری هەرێمی دەوروبەری هەرێمی کوردستان بۆ نمونە مووسڵ و هەروەها ناوەڕاستی عێراق و سووریا ئەوانە وای کرد کەەوە خەڵکێکی زۆر بێنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ژیانێکی ئاسایی بشی لەگەڵ ئەواندا کۆمەڵی خەڵکانێش کە کاری سوالکەریان دەکرد لەو شوێنانە کەوا مەترسی ژیانیان تێدا بوو ئەوانش کۆچیان کرد و ئەو کارانەی کە من باسی دەکەین ئەوانە بە پیشەیانە هەڵیان گرتووە بەداخەوەیانی وەکو پیشەیەک بەکاری دێنن نەوەک وەکو کەسێک کە ینی معتاز بن یانەوەتە دەستکورد بن یانەوەتەیە داهاتێکی باشیان نەبێتن بۆ دابیکردنی ژیان و گوزارانی خۆیان ئێمە سەرەتا ڕەوانەی کەمپەکانمان دەکردن بەبێ ئەوەی سزایان پێ بکەین سواری چەند کۆستەرێک یان چەند پاسێکمان دەکردن یەکۆسەر ڕەوانەی ئەو شوێنانەمان دەکردن کەوا لێ بژێرسێنەوە ئەوش کەمپەکان بوو بەڵام دواتر دوای ئەوەی کە دەوروبەری هەرێمی کوردستان تا ڕادەگەڕامی بەخۆیەوە دیت و خەڵکانێکی زۆرش گەڕانەوە بەڵام هەندێک لەو کەسانە هەرمانەوە لەبەرەوەی بارگوزەرانی خۆیان پێ لێرخوانە باشتر بوونەوە لە شوێنەکان ئەو دووبارە دەستیان پێکردەوە دوای کۆڕۆنا و ساڵ 2021 دووبارە دەستیان بەو کارە کردەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیس پارێزگای هەولێر هەڵمەتێکی ئێجگار زۆرمان کرد و چەندین کەسمان دەستگیر کرد هیچ یاسایەک هەیە کە بۆ دەستگیرکردنیەوەوان بێت لاوازە یاخود چییە بۆچی کە دەستگیرمان کردن زیاتر بڵین لە ماوەی یەک ساڵدا 2021 زیاتر لە 1506 سوالکەرمان لە سنووری شاری هەولێری دەستگیر کرد و ئیجراعاتی یاساییمان لەگەڵداکردن لە ماوەی یەک ساڵدا و ئەو ساڵەکەش ساڵی 2021 برین 22 بەردەوامەوە هەڵمەتەوە بەڵام دیاردەکە کەم بووە لەبەرەوەی لە ساڵی 2021 هەڵمەتەکەمان ئێجگارچر بوو و بەردەوامیش بۆڵام ئێستاوکە تا ڕادەکی زۆر هەڵمەتەکە بەرەو کەمبوونەوە دەچێتن و من دەمەوێت لێرە ئاماژە بە خاڵە بکەم کە جەنابەت ئیشارەتت پێدا ئەویش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو سوالکەرانێکە ئەو کارانە دەکەن زیاتر دەزانن ینی لاوازی یاسایی هەیە لە ڕووی لە قانونی عقوباتی عێراقیە واتە سەدانی عێراقی چونکە بە پێی مادەی 391 ئەو کەسانێکەوە هەڵدەستن بە سوالکردن مادەی 390 دێتن 15 ڕۆژ تا مانگێک سزا دەدرێت ئێو کەسە 15 ڕۆژ دەچێتە گرتوخانە و هەروەها تا ڕادەک و چارێکیش دەداتن لە ئیسراحات ئەو کات دووبارە هەڵدەستەیە بەوەی کە دێتەوە سەر شەقام و هەمان ئەو کارە دەکاتەوە کاتە دێنە سەر بزانین چارەسەر چییە بۆ ئەمە کاک ڕێبین ئەو منداڵانەی کە فێری دەرۆزەکردنە بن سوالکردنە بن ئەو جۆرە کارانە بن کە کارێکە ڕەنگە هەندێجار بە کاریش بهێنرێن بۆ کارێکی دیکە هەر لەو ڕێگەیەوە ئەبنەوە بە مناڵێکی ئاسایی دەڕووی دەرونیەوە ئەگەر بخرێنە شوێنێکەوە کەمپێکە بێ شوێنێکە بێ چاودێریان کات ڕەنگە لە ژێر دەستی کۆمەڵێک کابن وەکو باندێک دواتر دێمەوە لای بەڕێزت بزانین ئەوانە وەکو باند کارەکەنیانە
لە ژێر دەستی ئەو کەسانە دەربێنە وەکو مافی منداڵان مافەکانیان بپارێزێت ئەکرێت کاریان لەسەر کرێ بکرێنەوە بە مناڵێکی ئاسایی بێگومە بە کەتاکێکتر لە کۆمەلگادا ئەمانە بەشێکن لە کۆمەلگا بەشێکن لە خێزانەکان دەتوانرێت بانگێش بکەین توانێت چارەسەران بکرێ بەڵام لە دەرئەنجامدا لە دوای چاکبوونیشان کۆمەڵێک ڕەفتار ئەنجام دەدەن بە ئاراستەیەک هەنگاو دەنێن کە کاریگەری ئەو دیاردەی سوالکردن و بازرگانیکردنی کە لە شەقام کردیان بسەرا بجێمێ ڕەنگە تاشێک کاتێک لە شەقام شت دەفرۆشێت بەڵام یان سوال دەکات لە کاتێکە چارەسەری بۆ دەکرێت بڵین دەگەڕێتەوە ناو خێزانەکان و واسم کاردێمە ڕەنگە فی ڕفتارێکی تری نەشاوتر بێت دزیکردن لە دیزیکردنەوە پارە پیداکە بۆ خۆی یاخود بۆ ماڵەوە چکە زۆر ئەوانەی کە لە ماڵە دەڵێ ئەمڕۆ 20,000 پارە پیداکەی کە 20,000 پیدا نەکرد ناچارە سوالکردنەکەی چڕتر بکات و ڕەنگە گەمێ بێ جستی خۆی بەکاربێن ڕەنگە کە نێژێ هەماشەوە پەنابەرێ بۆ دزیکردن یاخود بۆ ڕێگەی تر بۆیە لە هەر بارودۆخیدا بن کاتێک ئەمانە چارەسەر دەکەن یاخود دەگەڕنەوە خێزانەکانیان کۆمەڵێک ڕفتار کۆمەڵێک هەنگاو دەنین کە بە ئاراستەیەکە کاریگەریەکە هێ لەسەر بەجێ دەمێنی زۆر جار ئەو خێزانەی کاوە منداڵەکانیان دێنێنە دەرەوە بە ناچاری پێیان دەڵێن دەبێت تۆ ئەم کارە بکەیت کاتی دەگەڕێتە ناو ماڵەوە بۆ من ئەم مناڵە گەورە دەبێت کچیان کوڕە شوولەکە و ژیان نامسەری پێک دێنێت کاتێک توش دەچێتە پرۆسی هاوسەگیریەوە هەر لەسەر بەجێمێنم هەماشە دروست دەکاتەوە بە بارێکی تردا بە دیوەکی تردا ڕەنگە ئەمجارە کە سوالکردن بێ ئەمجار دزیکردن بێ دەستدرێژیکردن بۆ سەر و سامانی ماڵی جیرانەکەی بێ ماڵی خزمەکانی بێ ماڵی خۆی بێت بە جۆرێک کە هەستی پێ نەکەن بۆیە زۆر بە ئاسانیەوە چارەسەر ناکەن چارەسەریش بکەن واستان پیشێ بێن بە بارێکی تردا بە دیوەکی تردا خەربووی دەکەنەوە باش کاکەوەگر ئێستا باسیەوەمان کرد ڕەنگە ئەمانە باند بن ڕەنگە ئاوارە و پەنابەر نەبن لە بەرنەبوونی و نەداری و کەم دەرامەتی ڕەنگە کەسێک هەبێت کۆمەڵی منداڵ کۆکاتەوە و باندێکی لێ بکات کاریان پێ بکات لەو شێوەیە لە هەولێر هەبووە ئەگەر ڕوبەڕووی چ سزای ئێمە لە کاتی هەڵمەتەکەدا خەڵکانێکمان دەستگیر کرد نەوەک باند بوون تەنانەت ترافیک لایتەکانیان دەکڕی دەفرۆشت ینی بۆ نمونە ترافیک لایتێک بڕە پارەیەکی زۆر داهاتی هەیە شوێنەکە شوێنێکی کەمێک ڕاقیە و خەڵکانێکی زۆر و بە کەسانێک کە دێنە ئەو شوێنەکە پارەدارن چۆنێک خانوێک دەڵێ خانوێک ئەم خانۆ ڕوکنە زیاترەکات بەڵێ بەڵێ بڵێ بەو شێوەیە ئەو ترافیکە دەگیراوە لەلایەن باندەکان دەفرۆشرا بەڵام ئێمە ئەو باندانەمان تێکشکان ئەویش بەوەی کە بە بەردەوام ئەنی ئەو شوێنانێکەوە زۆر تەرکیزی لەسەر بوو لە سوالکەرەکان ئێمە دەستگیرمان دەکرد و دەمانبردنە دادگا وەزراتی یاساییمان لەگەڵ دادەکردن لە ڕووی یاسایی چ جۆرە سزایەکان وەکو لەگەڵ سەر باندەکان مەبەستمە بێژگەلا خۆی لە خۆیدا یاسایەکانش ئەوانەی کە هەڵسن بەوکو باند یان ئەوە تەیە کەسانێک بەکاربێن یان کەم ئەندامن یان خوارد تەمەەن 18 ساڵیدا بێ یان ئەوە تێ ئەو کەسانێک کە منداڵ بەکاردێنین یان پەکەوتە بەکاردێن یان خۆیان وە دەکەن سۆز و میهرەبانی و عاتفەی خەڵک بەرامبەر خۆیان ڕابکێشن ئەگەر هات و واژ نەبوو لە ئەسڵدا ئەوانە سزایان تا ساڵەکە یعنی ئەو هەرکەمە یان بە غەڕامەیە واتە بە هەموو پێوەرەکان ئەو سزانێکەوە دەدرێتن لە ڕووی یاساییەوە بۆ ئەو سوالکەرانە بەڕاستی کەمە ئێوە هەروەها ڕێژەشیان ێزگار زۆرە ئێمە بەداخۆیانی زۆر جاریوە بە من واقعەن شتێکی واقعی بڵێ زۆر جاری وایەمە تۆ ئەو سوالکەرانەمە دەژی کردیا بەڕاستی بە ڕێزدادوەرانی لێکۆڵینەوە پەڕاوەکانیان لێوەرنەگرتینە من لە جارێک پەیوەندیم پێوە کرا کار چی بووە؟ من ئاماژەی پێ دەکەم جارێک پەیوەندیم پێوە کرا کەوا مامۆستایەکی خۆشەویستی بەڕێز مامۆستا لە فاتە شارستانی پەیوەندی پێوەکردم گوت کاکۆگەر سوالکەرێکی ئێزگار زۆر دێتە مزگەوتەکان و نەک تەنها مزگەوت گوتی مزگەوت ئێمە من خۆم سەرپەرشتی هەڵمەتێکم کرد زیاتر چەندین دەستگای بەڕێبەرایەتی پۆلیس پارێزگای هەولێرم کۆ کردەوە کاژمێر 12 لە بۆ کاژمێر 1 ئەو هەڵمەتەمان بەرفراوان کرد و زۆربەی زۆری مزگەوتەکانی شاری هەولێرمان کرد ئەنی ئەوانەی کە ئەو ماوەی کە پێ ڕاگەشتین لە خلالی نیو کاژمێر زیاتر لە 6 سوالکردمان دەژی کرد بە گەورە و پیر و هەروەها جوامێر و هەموو کەسێک کە لە هەموو تەمەنەکاندا بوون
ئێمە دوای دەژیرمان کردامانە بەڕێز دادوەری لێکۆڵینەوە بە یەک ئەوراقشی لێوە نەکردین یەکەوسەرە هەر ئەو دەمی هەر هەموو ئەو سوالکەرانێکە ئەو هێزە گەورە بە چەند کاتژمێر و کاتژمێر ئەرک بینەوە هەروەها خۆماکۆ کردەوە یەکەوسەر ئەو هۆکارکە بۆ بەڕێز دادوەرای لێکۆڵینەوە دەگەڕێتەوە بەڕاستی من ئەو گلەیەم لیان هەیە چونکە دەبێ هاوکار و هەماهەنگ بن بۆ نەمانی دیاردا دەتوانن سزای یاسایی و سزایی غەرامەکردن ئەوانە جیهان لە غەرامە نییە من پێتان بڵێم لەبەر ئەوەی کە ئەو کەسانێک کە سوال دەکەن بە پیشەیانە دەیکەن بە سۆز و حاتیفە و خۆشەویستی من تا ڕادە کاڕانەم لەگە قسە کاگرێ بوان چکە لەبەرەوەی ئەو منداڵانە کە کاریشیان پێ دەکەن هەر منداڵەکانی خۆیان و هەروها بەکرێ لە یەکتریش وەردەگرن بۆ ئاگاداریت و منداڵانێکە کارش دەکەن وەکو پیشە بە کارەکە ئەنجام دەدەن یعنی چەند کەس پارەیان پێ بدە تەشجیع زیاتر دەبن کاری لەو شێوەی زیاتر دەکەن کەوا هەیە و ئێمە هەڵمەتێکمان ڕاگەیان لەگەڵ ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی لە هەرێمی کوردستان کە یعنی لە ساڵی 2021 لە 2022 ئێستاش ئەو هەڵمەتە بەردەوامە کە ئەو منداڵانەی لە ترافیکەکان کاری سوالکردن دەکەن یان دەستگێڕی دەکەن بۆ نمونە بە ناوەی پاکەت فرۆشتن یانەوەتەیە بیان بینەوە بەرخوێندن و تاهیەیان بکەینەوە بە هاوکاری لەگەڵ ئەو ڕێکخراوە بەڵام بەداخەوە ینی زۆرینەی لە بۆ زانیاری جەنابەت چکە جەنابە دەبی توێژینەوە بکەین لەسەر ئەو بابەتانە ئەو کارەکەی چیە دوای ئەوەی کە دەمارنەوە بەرخوێندن و هەروەها کاری چاکسازیمان بۆ ئەنجام دەدان و هەروەها لەگەڵ بنەماڵەکانی قسەمان دەکرد بەداخەوە ینی دووبارە ئیسیفادەیە لەو بابەتە نەدەکرا دووبارە داهاتنەوە بە سەرهەمان باش کەواتە کاگڕەوین چۆن ئەبێت ئەو خانەوادانە هۆشیار بکرێنەوە کە ئەم منداڵانە بخرێنەوە بەرخوێندن یا خودی ئەو منداڵانە چۆن ئەکرێ هۆشیار بکرێن کار لەسەر ئەوانە بکرێت خۆی پێویستە وەزارەت بەم ئەرکال بسێ وەزارەت پەروەردە وەزارەت ناخۆ وەزارەت کارباری کۆمەڵاتی وەتا لژنەیەکی تایبەت منەظەم بۆ بەدا کاتێک خێزانێک مناڵەکەی دێن سەر شەقام بۆ کارپێکردن کەمە لە ڕووی یاسایی بۆ کاکوگر ئاماژە بۆ خۆی پێچوانەی یاسایی واتە لە جارنامە جیهانیەکاندا یاسا و جارنامە جیهانیەکاندا کارپێکردنی منداڵ لە خۆ ساڵەوە بە هەموو شوێ قەدەغەیە واتە پێویست ئەم یاسا لە بەرامبەر پراکتیزە بکرێت کاتێک خێزانێک مناڵەکەی بە زۆر دەنێرێتە سەر شەقام بۆ کارپێکردن پێویست ئەو خێزانە تووشی یاسایی بێتەوە واتە کۆمەڵ کۆتوبەندیان بۆ دابێن ڕێگان پێندن کە مناڵەکانم بخەنە بەر سەر شەقام بۆ کارپێکردن وهروە پێویستە وەزارەت پەروەردە لیژنەیەکی تایبەت دروستکە بۆ مناڵێکی لە شەقامن بزانن بۆ لە پرۆسی خوێن دابڕن هۆکارەکەی چ بووە ئەگەر هۆکارەکە ئەوەیە کە ئەو خێزانێکی هەژار و کەم دەرامەتە پێویستە وەزارەت کارباری کۆمەڵاتی بیمەی بێکاریان بۆ دابین بکات وەزارەت پەروەردە بەم ئەرکەڵ بسێکە مناڵ بخاتەوە پرۆسی خوێنی واتە بێبەش نەبێ و هەر تاکێتتر لەو کۆمەلگا ڕەنگە ئەم خێزانە لە ڕووی داهاتوودا بارودۆخی دارایی و زۆر خراپی واتە هیچ گۆشەنیگایەکی نەبێت کە بتوانێت بژێوی ژیانی دابیکە بۆیە پێویستە کە ئەم کەلەنە پڕ بکەێتەوە لە پاڵ ئەمەشدا مناڵەکانان بە هیوانە بنوکو هەر مناڵکەتری ئەم کۆمەلگا لە پرۆسی خوێنن اینجا پێویستە وەزارەتی ناخۆ وەزارەت ناخۆ کاکوگر ئاماژەی پێکرد لەگەڵ دادگا زۆر بەجددی ئەم یاسا بە شێوەیەکی جدی پراکتیزە بکرێت نەک پشتگوێ بکرێت بەڕاستی لاواسترین یاسا لە دەکەون لەسەر ئاستی عراق و هەرێمی کوردستانیش ئەو یاسای کارپێکردنی منداڵەکە کە ئەوە خۆی جێبەجێ ناکرێت کە سۆز و عاتفێترا بەکاردێنێ و هەندێک وەک کاکوگر ئاماژەی پشتگوێش دەکرێت من مناڵم بینیوە چەندین جار نسعەتم کردووە شەی پێ دەڵزار جیرام چی دوای بەردەبم تاقەی سەری دێ واتە بە شێوازێک فێی کارەکە ممارەسەی سەکردو هیچ ترچێکی نەماوە بەرامبەر بە یاسا بەرامبەر بە پۆلیس و بە دادگاوانە بۆیە پێویستە وەزارەتی داد وەزارەتی ناخۆ وەزارەت بدە وەزارەتی کارباری کۆمەڵ ئەم چوار وەزارەتە بە ئەرکێکی نیشتیمانی هەڵبەسن واتە ڕێگریکەن لەم دیاردەیە واتە کۆمەڵک کۆتوبەند بۆ خێزانەکان دابدەن وەرە کۆمەڵێک پێویستە دەستکەوتشان لە بەرزدای بۆی کە بتوانن ئەگە بزان ئەو خێزانێک کەم دەرامەتە خێزانێکی هەژارنشینە زۆر هەژارە واتە ئەو پێداوی سەران بۆ پڕکەنەوە هەلیش کاریان پێ بدەن بیمەی بێکاریان پێ بدەن وەچیتر مناڵەکان نەبنە قوربانی دەستی ئەم باردوخانە بەڵێ زۆر سپاس بۆ ڕێبین کاکەمە مامۆستای زانکۆوە هەروەها هۆگر عەزیز گوتەبێژی پۆلیسی هەولێر ئەم بەیانی میوانی ئێمە بوون بۆ هیوایی کە بە زووترین کات ببینی کە ئەو دیاردەیە لە هەولێر و لە هەموو کوردستانیش بن بڕکراو نەماوە سپاسدانەکەمە بەیانی لەگەڵ بوو لە دنیای وەرزش هەواڵێکی دیکەشمان هەیە و بابەتێکی دیکەشمان هەیە کە فدراسیۆنی جیهانی تۆپی پێی فیفا
وادەی قۆناغی کۆتایی فرۆشتنی بلیتی یاریەکانی مۆندیالی 2022 قەتەری ڕاگەاند و لە ڕۆژی 27 ئەیلول ئەمە دەست پێ ئەکات لە ڕۆژی 18 کانونی دووەمیش کۆتایی پێدێت. جا فیفا داوا لە هەندەرەکانی ئەکات بە هیچ شێوەیەک هەوڵ نەدەن لە بازاری ڕەش هەوڵی کڕینی بلیتی یاریەکانی مۆندیالی قەتەر بدەن. فدراسیۆنە ناودەوڵەتیە فوتباڵە جیهانی فیفا دە بەیانامەیەکە فەرمیدا دەمێ دەستپێکینە داوای قۆناغا فرۆتنا بلێتە یاریên مۆندیالا 2022 قەتەر ڕاگەاندن و لە 27 ئیلۆنێ دەست پێ دەکەوت دە 18 کانونا دوامین داوای پێتێ. کمتر لە دوو مەهان ژووی دەستپێکینە مۆندیالا 2022 قەتەر ماینەوە خاستەکە زێدە لەسەر بلێتە یاریان هەناو هەیەکۆ نەهاژی بە چەند قۆناغاکان زێدەتر لە 2 ملیۆن بلێت هاتنە فرۆتن و ڕێخەرێن مۆندیالە پێشبینی و چەندیگەن دە قۆناغاداتی ئەبە ئەژمارە گەلێک بلندتر ببیت. فیفا دە بەیانامەیەکە فەرمیدا ڕاگەاندینە داوای قۆناغا فرۆتنا بلێتە یاریên مۆندیالا قەتەر لە ڕۆژا 27 ئیلۆنێ دەمژمێر 12 نیڤڕۆ دەهێتە دەستپێکین و بەردەوام دەبێتن هەیەکو داویا مۆندیالێک و دیگە 18 کانون دوامینە دەهاتێ. ئاماژەوێ چەندی جار دەکردن پرۆسا فرۆتنا بلێتان هەیەکو داویا یاریên مۆندیالێ بەردەوام ببیت. لە دوور ئەو شێواز و کۆنتڕۆلە پێشوەختە ژوێ ئەوە بابەتێ هاتنە دانان و هەمێ ڕێکارێکی نیاساییژی بەرامبەر ئەوان کەسانە دەگرێنە بەر و بخوازن لە بازارە ڕەشکردن و فرۆتنا بلێتان بکەن. فیفا بەڵاوژی کردینە ئەوێن کۆپلێتن مۆندیالە 2022 لە ڕێن نوێنەرێ فەرمینوانە دەست دەخن زۆرترین خزمەت گوزاری لە وڵاتی میێڤاندار پێشکەشی وانە دێدەکردن بەروباژی ئەوێن و بڕێن نایاسای بلێتان دەکردن ئەوێ وانە پرێنە وڵاتی خۆ قەرەبوژی نەهای نەکردن. فدراسیۆنە فوتباڵە ناودەوڵەتی جیهانی دە مەها ئاوا ساڵابووری دە ڕاگەاند دە قۆناغا پێشداویێدا نزیک 2 ملیۆن 450 بلیت هاتنە فرۆتن پێشبینی تێکردن دە قۆناغا داویدا هەماسەت و خاستەکە زێدەشی لێ سەر بلێتان بەردەوام بیت. خواست لە سەر بەرهەمی حەڵاڵ لە بازاڕەکانی جیهان ڕوو لە زیادبوونە بۆ هۆی کە چەندین زنجیرە مارکێت و خواردنی خێرا هاتوونەتە بازاڕەکانەوە. بەهۆی خێراگەشەکردنی ئابووری حەڵاڵەوە لەلایەن بەکاربەری ناموسڵمانیشەوە خواستە سەری هەیە بە بیانوویەوەی کە بەرهەمەکان تەندروستن و شیاون بۆ بەکارهێنان. خواست بۆ بەرهەمی حەڵاڵ لەلایەن موسڵمانان و ناموسڵمانەکانەوە زیادی کردووە. چەمچی ئابووری حەڵاڵ پەیوەستە بەوەی کە بە پێی شەریعەتی ئیسلام خواردن یاخود بەرهەمێک ئامادەکرابێت کە ئەمەش یاسا و ڕێسای خۆی هەیە. واتە خواردنە حەڵاڵەکان مانای ئەوە دەگەینێت کە ئەو خۆراکانە بە پێی شەریعەتی ئیسلام ڕێگە پێدراون بۆ بەکارهێنان. بەم دوایانە زاراوەی ئابووری حەڵاڵ بە تەنها بۆ خۆراک بەکار نهاتووە بەڵکو فراوان بووە بۆ خواردن و خواردنەوە و بانک و پۆشاک و ئێکسسوارات و بازرگانی ئەلیکترۆنی و دەیان بابەتی دیکە. ئابووری حەڵاڵ وڵاتانی زۆرینە مسلمانی تێپەڕاندووە. لەم ساڵانەی دواییدا بازاری حەڵاڵ بە شێوەیەکی بەرچاو فراوان بووە. چێشخانە حەڵاڵەکان ناوبانجیانەیە با خواردنە زۆرا و جۆرەکانیان کە تەنانەت لەناو نامسڵمانەکانیشە ناسراون کە جۆرەها قاپی چێشتی لێنراوی پەلەوەر و شیرەمەنی و پەنیری بێ چەوری بەراز لەخۆ دەگرێت. داواکاری زۆر بۆ ئەو بەرهەمە حەڵاڵانە بووەتە هۆی ئەوەی کۆمپانیا گەورەکان و زنجیرە چێشتخانەکان و زنجیرەی خواردنی خێرا لە جیهاندا هەوڵ بدەن بێنە ئەو بازاڕەوە. لە وڵاتانی زۆرینەی مسلمان لە ڕۆژهەڵاتی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها باکووری ئەفریقیاشەوە. لە بابەتێک باسی جۆرە ئاژەڵێک دەکەم کە جەنگ ئێستا وای لێ کردووە کە ئەویش ڕاهاتووە لەگەڵ دەنگی بۆردومانەکان. دۆلفینەکانی هەرێمی خارکێف لەگەڵ دەنگی بۆردومان کە بەهۆی جەنگەوەیە ڕاهاتوون. لەگەڵ دەستپێکی جەنگی رووسیا و ئۆکرانیا زۆرێک لە باخچە و شوێنی بەخێوکردنی ئاژەڵان چۆڵکراون و گواستراونەتەوە بۆ ئەو شوێنانەی کە کاولکاریەکانی جەنگی لێ دوورە. هەندێکیشیان ڕەوانەی وڵاتانی دیکە کراون لەوانە ڕۆمانیا. لە پاڵ دەنگی بۆردومانی فڕۆکە جەنگیەکان و بەردەوام بوونی شەڕ چەند دۆلفینێک لە یەکێک لە ئەکواریۆمەکانی هەرێمی خارکێف لەگەڵ ڕاهێنەرەکانیان بەردەوامن لە یاریکردن. زۆربەی کاتکورسیەکانی ئەکواریۆمەکە بەتاڵن تەنیا چەند کەسێکی کەم سەردانی شوێنەکە دەکەن بۆ سیرکردنی دۆلفینەکان و وێنەیان لەگەڵ دەگرن. ڤیکتۆریا ڕاهێنەری دۆلفینەکان دەڵێت سەرەتا دۆلفینەکان بەهۆی دەنگی موشک و ڕۆکێتەکان زۆر دەترسان و دەچوونە قوڵایی ئاوەکە بەڵام بە تێپەڕبوونی کات ئەوانیش وەک مرۆڤەکان لەگەڵ بارودۆخەکە ڕاهاتوون.
دولفینەکان لە کاتی بیستنی دەنگی بەرز دەچنە ژێر ئاو و ئەوەندەی بتوانن بەرەو قوڵایی دەچن. ئەویا بۆ ئەوان شوێنێکی پارێزراوە لە سەرەتای دەستپێکی جەنگەکە زۆر دەترسان بەڵام دواتر بە تێپەڕبوونی کاتوانیمان ڕایان بهێنین. دەتوانم بڵێم ئێستا لە کاتی بیستنی دەنگەکان کاردانەوەیان زۆر هێمنترە. بە بڕوای من دۆلفینەکان وەکو زۆربەی خەڵک دەتوانن لەگەڵ هەموو بارودۆخێکدا ڕابن. ئەوان توانای بیستنیان لە ئێمە بەهێزترە بۆیە کاتێک دۆلفینەکان بەرەو قوڵایی ئاوەکە دەچن ئەو کاتە دەزانین کە تەقینەوەیکی مەزن ڕوو دەدات چونکە دۆلفینەکان دەتوانن بەر لە ئێمە دەنگەکان ببیستن. ڤیکتۆریا دەشڵێت بەهۆی زۆری کێشیانەوە گواستنەوەی دۆلفینەکان کارێکی زۆر سەختە و دوو لە دۆلفینەکانیش بەهۆی بچووکی تەمەنیانەوە ناتوانین بیانگوازینەوە. یوری ڤۆتێنکۆ ئاژەڵناسێکە لە ئەکواریۆمەکە دەڵێ دوای وێرانبوونی ماڵەکەی لە کاتی دەستپێکی جەنگ بە شێوەیەکی یەکجارێکی لە ئەکواریۆمەکە دەژیت. لە یەکەم ڕۆژی دەستپێکی جەنگەوە ئێمە لێرە دەژین و کار دەکەین. خەڵکێکی زۆر بەهۆی بردومانی فڕۆکەکانەوە ماڵ و حاڵیان لە دەستداوە. پەنجەرە و جامەکانی خانووەکەی من ورد و خاش بوونە بۆیە لێرە کار دەکەم و هەر لێرەش دەژیم. ڕاهێنەرەکان هیواخوازن هەرچی زووە جەنگەکە کۆتایی پێبێت بۆ ئەوەی هەم خۆیان و هەم ئەم گیان لە بەرانێک گرنگیان پێدەدەن بگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی ڕۆژانی پێش جەنگ. لە بواری ئایتیشە ئەم بەیانیە بابەتێکمان هەیە بۆ ئەوانەی کە کاری گرافیک و ئایتیەکەن نەوەیکی نوێی گرافیک کارت لەلایەن ئینڤیدیا ئاشکراکراوە کە بەرناوی RTX 4000 کە تاوەکو ئێستا دوو جۆری لێ نیشاندراوە کە 4090 و 4080 بە دوو مۆدل هاتۆ. جا ئینڤیدیا بەڵێنی 2 بۆ 3 جار هێزی نەوەی 3000 دەدات لەگەڵ هەبوونی نەوەیەکی تازەی تەکنۆلۆژیای DLSR بۆ تۆخترکردنی ڕەنگەکان و هەروەها بەرزکردنی کوالەتی یاریەکان. نەوەیەکی نوێی گرافیکارد لەلایەن ئینڤیدیا ئاشکراکرا بە ناوی RTX 4000 کە تا ئێستا دوو جۆری لێ نیشاندراوە 4090 4080 بە دوو مۆدێڵەوە. ئینڤیدیا بەڵێنی 2 بۆ 3 جار هێزی نەوەی 3000 دەدا لەگەڵ هەبوونی نەوەیەکی تازەی تەکنۆلۆژیای DLSS بۆ تۆخکردن و کوڵەت بەرزکردن بۆ نیشاندانی یاریەکان. ئەم گرافیک کاردانە دوای 2 ساڵ لە بڵاوبوونەوەی نەوەی سێم ئاشکراکران خاوەنی پرۆسیسەرێکی تەواو نوێن کە تەکنۆلۆژیای ڕێی تریسینگ 2 جار بەهێزتر نیشان دەدا. خاوەنی چوارەم نەوەی تێنسەر کۆڕە کەوا دەکات 2 جار هێزی ئایەکە بەهێزتر بێ لە چاونەوەی سێم و 2 جار توانە بەرامبەر بەکارهێنانی کارەبا نیشان دەدا. ئینڤیدیا 2 جۆر RTX 4000 ئاشکرا کرد. زەبە لە حەکە بە ناوی 4090 دەبێ خاوەنی 24 گیگابایت میمۆریجی 6X دەبێ نرخەکەشی $1600. گرافیک کاردەکەی دیکە 4080 بە دوو مۆدل. مۆدل یەکەم خاوەنی 12 گیگابایتە بە نرخی $900. مۆدلی دووەم 16 گیگابایت ڕامە نرخەکەشی $1200. بگمان هێزی گرافیکی ئەو کاردانە بەرزە. ئینڤیدیا لە چەند یاریەک هێزی گرافیکی نیشانداین نمونە لە یاری مایکرۆسۆفت فلای سیمولەیتەر RTX 4090 دەتوانێت 2 جار فریم ریت زیاتر نیشان بدات لە چاو 3090 Ti. لە یاریی وەکو سایبەرپانکی 2077 بە مۆدی ئارت دەتواندرێت لە 4 جار فریم زیاتر نیشان بدە هەمووشی لە کوالەتی 4K. ئەم گرافیک کاردانای ئینڤیدیا تەکنۆلۆژیایەکی نوێی هەیە بە ناوی ئەیدا کە بە شێوەیەکی تۆماتیکی هەڵدەستێ بە نوێکردنەوەی یاریە کۆنەکان بێ ئەوەی کۆمپانیاکان یان گەیمەران دەستکاری هیچ شتێک بکەن. لە یاریش وەکو پۆرتال دەتوانێت مۆدی ئارتی بۆ زیاد بکرێت وێنەدانەوەی ڕاستەقینە لە کاتی ڕاستەوخۆ دروست بکە کاردانەوەی ڕووناچی لەسەر دیوار و زەوی مۆدێڵە 3Dەکان نیشان بدە لەگەڵ پاکردنەوەی وێنەکان و بەرزکردنەوەی ئاسێتەکان بۆ 4K. دەربارەی DLSS نەوەی سێمی بۆ ئاشکراکرا کە تایبەت دەبێ بەم گرافیک کاردانە دەتوانێت لە یاریێکی وەکو سایبەرپانک یاریەکە لە 22 فریم لە چرکەیەک بۆ 85 فریم لە چرکەیەک بە خۆڕایی بەرز بکاتەوە بە مۆدی RTX-ەوە. ئەم تەکنۆلۆژیە بریتە لە دابەزاندنی ڕێزەلوشنی وێنەی یاریەکە وابکە پێویستی بەهێزێکی کەمتر بێ بە بەکارهێنانی AI کوواڵتی ئەو وێنانە بە شێوەیەکی دروستکراوی دەستی کۆمپیوتەری بەرز دەکاتەوە
واتە دووبارە دروستیان دەکاتەوە. ئەنجامەکەشی بریتی دەبێت لە بەرزبوونەوەی کوواڵێت، زیادبوونی فرێمڕێت و باشتر کارکردنی یاریەکە لەسەر ئەم گرافیک کارتانە. ئەم گرافیک کاردانە بڕیارە لە مانجیداات و بڵاو بکرێنەوە، بەڵام گەورەترین کێشەیان کەمی بەرەمێنان و زۆری خواستە کە ماوەی 2 ساڵە تەنیا مانگێکە نەوەی سێم لە بازاڕەکان بەردەست بوون، بەکارهێنەران بتوانن بە ئاسانی بەدەستیان بخەن. بانی 24یان بانیشم پێشکەشکردن بۆ هیوایی کە پرۆگرام بەدڵی ئێوە ببێت تا بێگەشتنەوەی دیکە خاتانەکە.